بەڕێزان بێگومان هەموو توێژەکانی کۆمەڵگە گرنگی و تایبەتیان هەیە لە نێو کۆمەڵگەدا و گرنگی تایبەت بە خۆیانیان هەیە و کاریگەریشیان هەیە لەسەر کۆمەڵگە. یەکێک لەو توێژە زیندوانی کە کاریگەریەکی زۆر زۆریان هەیە وەک هۆنیا خان دەوترێت هەر لە لەدایک بوونەوە هەتا مردن ئەم کەسە ئەم توێژە دەستی بە خەڵکەوە هەیە لە نێو کۆمەڵگەیە ئەویش زانایان و مامۆسایانی ئاینی بەڕێزن کە بێگومان ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی وەکو تاکی مسلمان قەرزاری مامۆستایانی ئازیز و خۆشەویست و بەڕێزی خۆمانین کە بەڕاستی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک مامۆستای زۆر زۆر باشمانەیە هەرچەندە ئەوترێت یعنی چەند بێچە قەڵ نابێت لە هەموو توێژەکارانەی خەڵکێکە بێ وەک پێویست نەبێ بەڵام لە نێو توێژی مامۆسایانە سواس بۆخوا زۆرینەی زۆرەکەی زۆر باشن ئەگەر هەژبێ لەوانەیە لە پەنجەی دەستێنە پەڕێکە کەمن بەڵام ئێمە کتێبێک لەسەر زانایانی ئاینی دەڤەری بێتواتە دەرچووە ڕۆڵ و کاریگەریان و گرنگی ئەم کتێبە چییە؟ ئێمە میوانداری زۆر بەڕێز مەریوان حاجی مامۆ هەرتەلیمان کردووە کە بەڕێزان نووسرن و ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندان. مامۆستا گیان سڵاوی خواد لێبێت ئەگەر بکرێت سەرەتای پرسیارەکەم بۆ دەستپێیەکەم گرنگی بوونی کتێبێک لەم جۆرە کە لەسەر زانایانی دەڤەرێک بە تایبەتی کتێبێک دەرچووە گرنگەکەی لە چیدایە و بە چ مەبەستێک ئەم کتێبە نووسرا و بڵاو کرایەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على محمد وآله وأتباعه إلى يوم الدين. سلامي خواهي پروردگار لأيوه لتوابي بينران وبسراني خوشويز بيت بلي دیارە یەکێک لە چینە زیندوەکانی ناو کۆمەڵگا زانایانی ئاینینە مامۆستایانن مەلایەکانن کە لە سەرتاسەری کوردستان بەڕاستی خزمەتی بەرچاویان کردووە لە بواری ئاینی و کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆشنبیری کە لە سەردەمانی زوو تاکە شوێنی زانست و زانیاری حوزرەکانی کوردستان بوون مەدرسەکانی کوردستان بوون بەڕاستی ئەدیبان و شاعیران و سەرکردەکانی کورد لە حوزرەکان پێگەیشتونە و تێگەیشتونە و لەو حوزرانە بەڕاستی فێری زانست و زانیاری بوونەوە فێری ئاین پەروەری فێری کوردایەتی و کوردپەروەری و شۆڕژێری بوونە. منیش ویستم بەڕاستی ژیانی ئەو زانایانە ون نەبێ و بزر نەبێ ئەوان خزمەتیان بە دین کردووە بە ژینی کۆمەلگا کردووە بە میلەتەکەیان کردو میلەتی کوردی مسلمان منیش ویستم خزمەتێکیان پێ بکەم و ناونیشانیان بزر نەبێ و لە مێژوودا تۆمار بکرێ و بۆ ئەوەی نەوەکانی داهاتومان چاو لەو زانایانە بکەن. ئەو کتابەش بەڕاستی کتابێکە کە تایبەتە بە زانایانی خۆشناوەتی و بە تایبەتر نەحەی بێتواتە و دەڤەری بێتواتە. لە پێش ئەو کتابەش کتابێکی ترم نووسی لەسەر زانایانی گوندی هەرتەل دواتر ویستم فراوانی بکەم و دەڤەری بێتواتە و زانایانی خۆشناوەتی خزمەتێکی بەرچاویان کردووە کە لانکەی زانست و زانیاری بۆ حوزرەکانی کوردستان و بە تایبەتر حوزرەکانی خۆشناوەتی. زۆر باش مامۆستا کۆکردنەوەی ئەم مێژووە بەڕاستی بۆ خۆی هەوڵێکی زۆری ئەوێ و ئەمێ بزانم ینی ئێوە لە ساڵی چەندەوە بۆ چەندتان کۆ کردوتەوە و تا چەندێک توانی وتانە گرنگی و بایەخ بە ژیاننامەی هەر یەکێک لەو مامۆستا بەڕێزانە بن کە لە دەڤەرەدا خزمەتیان کردویان با بڵێن پێگەیشتون و لەناو کۆمەڵگای ئەوێدا دەستپێنجیان دیار بووە. بەڵێ مەبەستەوەیە کە ساڵی چەند بۆ چەندە؟ کۆکردنەوەی ئەو مێژووە لە ساڵی چەندەوە بۆ چەند بووە کە لە کتێبەکەدا هەیە؟ بەڵێ ئەو کتێبە لە نێوان ساڵانی 1975 زایانی 1975 زایانی تاکو 2024 زایانی واتە زانایانی زیندوو مردوو تێدایە. بەڵێ بەڵێ مامۆستا ئەو کاتە کە جەنابتان با بڵێن دەستان پێکردووە لە ئەو بڕواری کە ئاماژەت پێکرد تاکو ساڵی 2024
تا چەند ئاسان بووە دەستان بگات بە وێنەی ئەو مامۆستایانە بە فەقیەکان بە مەدرسەکان و زانیاری ورد لەسەر ژیاننامەی مامۆستاکان و مەدرسەکانیان و فەقیەکانیان و ئەمانە تا چەند ئەمانە توانیوتانە بە شێوازێکی دروست و وەکو بڵێ چەند جار هینی بکەنەوە دووباری بکەنەوە بزانن ئایا ئەم زانیاریانە دروستە یا دروست نییە. قسەکەم لێ تا چەند بە ئاسانی دەستان گەیشتووە بە سەرجەم ئەو دۆکۆمنتانە بە شێوازێکی دروست. بەڵێ بێگومان بە دوواداچوون و گەڕان بە دوای مێژوو یاخود ژیانی ئەو مامۆستایانە هەندێکیان زۆر قورسە چونکە لە ژیاندا نەماون بۆ خۆیان لە ژیاندا نەماون و وێنە و زانیاریان هەر نییە عنی جاروێ دەبی زۆر بە دوواداچوون بکەی و بگەڕێ بە دوای قوتابیەکانیان یاخود برادەرەکانیان یاخود نەوەکانیان بە دوواداچوونی زۆر بکەیت تاکید بکەی و لە کەسێک زیاتر لە دوو کەس لە سێ کەس بزانە زانیارەکان متەوفیقین عنی هەمووی زانیارەکان ڕاست و دروستن هەمویان یەک قسەی ئەکەن یاخود جیاوازی هەیە لە زانیاریەکان. بەڕاستی من گون بە گون پێداچوومە هەر لە سەر و چاوە تاگاتە چیوە و چیوە گون بە گون بە مەیدانی یعنی هەوڵم داوە زانیارەکانم ڕاست و دروست بێ ئەوەی کە لە کتابدا هەبووە لە کتاب دەرمهێناوە ئەوەی کە لە کتابدا نەبووە لە نەوەکانیان یاخود لە برادەرەکانیان یاخود لە قوتابیەکانم وەرگرتووە لە کەسە بەتەمەنەکان ئەو زانیاران وەرگرتو و بەڕاستی زۆرش قورس و گران بووە هەتاکو ئەو زانیارانم کۆکریتەوە. زۆر باشە مامۆستا با کەمێک باس لە ناوەڕۆکی کتێبەکە بکەین. ئایا ئەمە تەنها ناوی مامۆستا بەڕێزانەی تیایان ئەو تا هەوڵتان ناوە بە دوورودرێژی ژیانی هەرێکێک لەو زانا بەڕێزانە باس بکەن و بە شێوازێکی با بڵێن دیکیومنتاریانە زۆرترین وێنە زۆرترین زانیاری سەبارەت بۆن لەگەڵ ئەو ژیاننامە و ئەو بابەتانەدانین کە لە کتێبەکەیان کۆتان کردوێتەوە؟ بەڵێ ئەو کتێبە دوای پێشەچی باسی پێناسەیەکی ناحیەی بێتواتە و دەڤەری بێتواتە ئەکا ناحیەی بێتواتە لە چەند گوند پێ کاتووە باسی یەک بێکی گوندەکان کراوە ئەو گوندە ناوی ئەو گوندە لە چێوە هاتووە و چەند بەرە باب و بنەماڵەی تێدایە ئەو گوندانە و دواتر باز لە یەک بێکی حوزرەکانی سەرجەم خۆشناوەتیەکە حوزرەکانی خۆشناوەتی هەموو خۆشناوەتی هەموو دەڤەری خۆشناوەتیەکە دواتر باسی زانایەکانەکە ناویان ناو و ناونیشانیان دواتر خزمەت و مەلایەتیکردنیان دواتر مامۆستایەکانیان قوتابیەکانیان لە چەند شوێن مەلایەتیان کردووە چەند قوتابیان هەبووە لە چۆن تەدریسیان کردو ئەوانە کە تەدریسیان کردووە ئەوە بە کورت و پوختی باسی هەموو زانایەکانەکە خزمەت و ژیان و تەمەن و قوتابیەکان و مامۆستایەکانیان و بەرهەمەکانیان و هەمووی لەو کتێبەدا تۆمار کراوە. بە ژمارە چەند مامۆستا و زانای ئاینی لەو دەڤەرە گەورەی کە جەنابەت باسیەکەیت تێیدا وەکو بڵێ دێکۆمنت کراوە ژمارەیان چەندە؟ بەڵێ ژیان و ناوی 200 زانای ئاینی تێدایە ژیان و خزمەتی 200 زانای ئاینی لەو دەڤەرە تۆمار کراوە لە نێوان ساڵانی 1975 تاکو 2024 زاینی. بەڵێ بەڵێ مامۆستا بەڵێ گەر هیچت نەمابێ ئەو پرسیارە بکەم کە چەند گوندی لە خۆ گرتووە و ئەم کتێبە توانرابوون لە ئەم ساڵ پێشنگای کتێب هەبوو لە هەولێر تا چەندێک پێشوازی لە کتێبەکە کرا بۆ پێی کە مێژوویەکی گرنگی مامۆستایانی ئاینی لەو سنوورە کۆکراوەتەوە و کەسانێک هەن کە بەعاخی پێدەدەن و ڕەنگە زۆر کەسیش سوود و ئەزمون لە ژیاننامەی ئەو پیاوە بەڕێزانە وەربگرێت. بەڵێ خاتون پێشەوەی کە باسی ناسانیا و کتێبە و باسی پێشانگای بکەم پێم خۆشە باسێک لە کاریگەری زانایانی خۆشناوەتی بکەم لەسەر ئاستی کوردستان کە چەند حوزرێکی بەهێز لە دەڤەری خۆشناوەتی هەبووە و تا ئێستا هەندێکیان بەردەوا من وەکو حوزرەی گوندی هەرتەل کە منبع و لانکەی زان و زانیاری بووە کە مامۆستای گەورەی تێدا وەکو مامۆستا مەلا فەتوڵای هەرتەلی و مامۆستا مەلا عیسای هەرتەلی و
مامۆستا مەلا مەجید و حوزرەی بێتواتە کە ڕۆڵ و کاریگەری خۆی هەبووە چەند زانای گەورەی تێدا بۆ وەکو مامۆستا مەلا نەبی بێتواتی و مامۆستا مەلا محەممەد مەلا نەبی بێتواتی و مامۆستا مەلا عەبدوڵڵا و مامۆستا مەلا محەممەد و مامۆستا مەلا حەمەدەمین ئەوانە کاریگەریان هەبووە و حوزرەی زێوە و کاریگەری خۆی هەبووە و حوزرەی خەتێ حوزرەی بالیسان حوزرەی بێراوە حوزرەی چیوەی سەرو و هەروە حوزرەی سکتان و هەروەها حوزرەی هیران و هەروە حوزرەی سیساوە و هەروە حوزرەی شەقڵاوە و هەروە حوزرەی زیارەت و هەروە حوزرەی ماوەران ئەوانە هەمویان کاریگەری خۆیان هەبوو لەسەر ئاستی کوردستان بەڕاستی یعنی ناتوانین لێرە بە 20 دقەیەک باسی ئەو حوزرانە بکەین کە ڕۆڵ و کاریگەری بەهێزیان هەبووە لەسەر ئاستی کوردستان و دەڤەری خۆشناوەتی. بەڵێ مامۆستای بەڕێز تا چەند هەم کتێبەکەی دەربارەی لە هەم ئەم کتێبەی ئێستا یعنی لەلایەن خوێنەران و لەلایەن زانایانی ئاینی و ئەو ناوەندانەی کە تایبەتمەندن بەم بوار و بەم توێژە پێشوازی لێکراوە واتە توانراوە ڕێژەیەکی بەرچاو لەم کتێبە بکردرێت لەلایەن ئەو توێژانی کە باسم کردانی پێشوازیەکەی چۆنە ئایا تەنها لۆکاڵی و محەلیە لەو ئاستەی لەو دەڤەرایە کە با بڵین ئیشەکەی لەسەر کراوە خەڵک ئەم کتێبەی کڕیوە و ئەم کتێبەی دەستخستووە یان لە سەرانسەری کوردستان خەڵکانێکگەن مشتاقی ئەم جۆرە کتێبانن و دەستیان خستووە. ئەو کتێبە نەکرد لەسەر ئاستی خۆشناوەتی و دەڤەری بێتواتە پێشوازی لێکرایە ئەو کتێبە لەسەر ئاستی کوردستان و لە دەرەوەش پێشوازێکی گەرمی لێکرایە لەبەرەوەی ئەوە هەر تایبەت نییە بە دەفەری بێتواتە خۆشناوەتی چونکە زانای کەڵەپیاوی گەورەی تێداوە کە خزمەتی هەموو کوردستانی کردووە وەکو مامۆستا عەبدوڵڵا عەبدولعەزیز هەرتەلی و چەندەها کەس بۆ دکتۆرا و ماستەر ئەو کتابەی زانانی هەرتەل و ئەو کتابەش پێشوازی لێکرایە بەکاری ئەهێنن چونکە سەرچاوی بەهێزی تێدایە باسی زانای کەڵەپیاوی گەورەی کراوە ئەو زانایانە لە شاری هەولێر هەندێکیان لەو کتابەی تێدا هەیە کە بەڕاستی زیاتر لە 100 ئینجازەیدایە لە دەڤەری بیتوێن و دەڤەری ڕاپەڕین مامۆستا عەبدولباقی هەرتەلی 100 ئینجازەی مەلایەتیدایە و زانایانی سلێمانی و دەهۆک و هەولێر لە حوزرەی گوندی هەرتەلیان خوێندووە لە مامۆستا عەبدولباقی هەرتەلی و مامۆستا مەلا فەتوڵای هەرتەلی و مامۆستا مەلا مەجید و لە حوزرەی بێتواتە و بێراوە و بالیسان و ئەو حوزرانیان خوێندووە کەواتە ئەو کتابە کتابێکی گشتگیرە پەیوەندی بە هەموو کوردستانەوە هەیە چونکە ئەو قوتابیانە لەلای ئەو مامۆستایانەش خوێندوویانە پێیان خۆشە ئەو کتابە بکڕن و زانیاریان هەبێ و بەکاری بێنین بۆ ماستەر و دکتۆرا و هەر سەرچاوەکانی تریش. الحەمدوللا پێشوازێکی گەرمشی لێکرایە لەلایەن مامۆستایانی ئاینی دەستخۆشی زۆرمان بۆ هاتیە و پێیان خۆش بووە و ئێستاش لە پێشانگاش بەڕاستی خوێنەری خۆی هەبوو و ئێستاش عەرزمان نەکرد لە دەڤەری ڕاپەڕین و بێتواتە و خۆشناوەتی بێگومان ئینشاڵڵا پڕفرۆشتنی کتێب ئەبی. زۆر باشە مامۆستا گەر نمونەی بۆ نەزانایەکی ئاینیان دوو زانای ئاینی لەو کتێبەیە بهێنیتەوە بۆمانیان بە کورتی باسی لێوە بکەی کە خۆت زۆر سەرسامیان ببووی و خزمەتێکی زۆریان بە ناوچەکە کرد و کاریگەرێکی زۆریان بەجێش پێ بگومان هەرێکێکیان پێگی خۆیانیان هەبوو بەڵام وەکو نمونەیەک بە کورتی باس لە دوو نمونەیان بکەی بۆ بینەران بیسەران بۆی کە زیاتر سوودمەت بین لە ئەزمموی ئەو بەڕێزانە. عەفو خاتوونەکە پرسیارەکە دووبارە بکەیەوە. مامۆستا وتم گەر بکرێت ئەزمموی مامۆسایەکی ئاینی یان دوو مامۆسای ئاینی لەو زانا بەڕێزانی کە لە کتێبەکەدا هەبوون بۆمان بهێنیتەوە و یان خۆت بەکامیان سەرسام بوویت و زۆر کاریگەری تێکردووی. کاریگەریان لەسەر خەڵکە بوویان لەسەر من لەسەر بەڕێستان. بەڵێ وەڵاهی زۆر مامۆستای تێدا بەڵام بەتایبەتی مامۆستا عەبدوڵڵا عەبدولعەزیز هەرتەلی کە زۆر کاریگەری لەسەر من هەبووە و کتابەکانی ئێستا لە کتێبخانەی کوردی بەردەستن وەکو ڕووناچی ڕەبولعالەمین ڕۆژی پرشنگدار ژیانی پێغەمبەری ڕێزدار و هەروەها مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی و هەروەها مامۆستا
مامۆستایانی بێتواتە ئەوانە بەڕاستی کاریگەریان لەسرە من هەبووە. من بەڕاستی پەروەردەی دەستی ئەو زانایانەمە کە بۆ بەڕاستی خزمەتی بەرچاویان کردووە لە بواری ئاینی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و زۆری تێدانە کە کاریگەریان لەسەر من هەبووە بە تایبەتی زانایانی چیوا، زانایانی بێراوە، زانایان ناتوانم عنی بەژمارە باسییان بکەم، بەڵام بە تایبەتی مامۆستا عەبدوڵعەزیز هەرتەلی زۆر کاریگەری لەسەر من هەبووە و مامۆستا یەکێک لەو ئەو مامۆستانێک کە لە ژیاندا هەیە مامۆستا عەلی هەرتەلی کە بەڕاستی من قوتابی ئەو بوومە و لە زانانی ژیانەکەی تێدا لەو کتابە و بۆ خۆشم ئینجازەم لە لای مامۆستا دکتۆر سامی سورچی وەرگرتووە و پەروەردەی ویش بوومە. بەڵێ زۆر بەڕێز مامۆستا مەریوان حاجی مامۆ هەرتەلی نووسری کتێبی ناساندنی کتێبی زانایانی ئاینی دەڤەری بێتواتە زۆر سوپاس بووی کە لەم تەوەرەیە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. وابزانم هاوکارانم ئاماژە بەواکەن ئەگە قسێکت ماوە مامۆستا فەرموو. ئەوە گوتم هەر باز لەوەش بکەین کە ئەو کتابە بەڕاستی وێنێ و دیکۆمنتاری زۆرش تێدا، ینی وێنەکان ئەوانەیە کە لە ژیاندا بووینە پێشەوەی کۆچی دوایی بکەن من بەڕاستی چاوپێکەوتم لەگەڵیان کردیەوە هەموو وێنەکانیان لەو کتابەدا تۆمار کرایە وەکو ئەوەی کە وێنەشینەوە بیچوومە سەر گۆڕەکەی و قەبرستانەکەی و ئەوانە یعنی هەمووی بە بەڵگە و دیکۆمنتاریە ئەو کتابە نووسرایە و هەموو سەرچاوە دیمانەم کردیە لەگەڵ زانایان لەگەڵ کەسانی بەتەمەن و ڕۆشنبیر دیمانە و کتێب و وێنە و ڕسمی زۆریشی تێدایی ئەو زانایانە. بەڵە زۆر بەڕێز مامۆستا مەریوان حاجی مامۆ هەرتەلی سوپاس بۆی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. مامۆستای بەڕێز.